ویستما گفتوگۆی زیاتر بکەم لەسەرم بابەتە بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین دێتە ستۆدیۆ لەگەڵ من ئامادە دەبێت. کاک جەبار زۆر بەخێر بێ. وەک لە ڤیدیۆڵەکەدا ئاماژەم پێکرد بەشێکی زۆری ئەم ناوچانە پاک نەکراونەتەوە کە بڕیار بوو تا ساڵی 2018 پاک بکرێنەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بەپێی ئیتفاقی ئۆتاوا دەبوایە 2018 عێراق و هەرێمی کوردستان خاڵی بێ لە مین و پاشماوەی جەنگی، بەڵام بەهۆی دۆخی سیاسی و سەربازی ئەوەی کە بەهۆی تیرۆرستانی داعشەوە لە عێراق و هەرێمی کوردستان تێپەڕ بوو، ئەوە وای کرد نەتواندرێ ئەو شوێنانە پاک بکرێتەوە، یان چ عێراق چ هەرێمی کوردستان بکەوێتە سەرەوەی کە ئەو شوێنانە پاک بکاتەوە، ئەو بەرنامەکە جێبەجێ بکا وەکو خۆی. ئەوە بوو لە دوایین ئیتفاقیە هەوڵی ئەوە لە 2018 تواندرا بۆ 10 ساڵی تر درێژ بکرێتەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان. پرۆسەکە چۆن بەڕێواچێ ئێستا؟ پرۆسەی مینپاچی خۆی سروشتی پرۆسەی مینپاچی پرۆسەیەکی قورسە، ئاسان نییە، بە تایبەتی من عێراق ناڵێم، بەڵام لە هەرێمی کوردستان زۆر قورسترە. ئەگەر لەبەر منتیقەی شاخاوی و سنووری و ئێستا زیاتر لە منتیقە سنووریەکان چێلگەمینەکان هەن و منتیقەی شاخاویش بەڕاستی کارکردن تێیدا قورسە. ئەگەر پاکردنەوەی مەترێک لە جنوبی عێراق لە عێراق $5 تەکلیف بکە، بە تاکید لە هەرێمی کوردستان $10 تەکلیف دەکات. ئەو ناوچانە زۆرن کە لە هەرێمی کوردستان تا ئێستا ناوچەی مەترسیدار و مین ڕێژکراون؟ بە تاکید ئێمە پێشتر 776 کیلۆمەتری چوارگۆشەمان هەبووە لە ساڵی 92 لە سایەی دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان تواندراوە کاری لەسەر بکرێ بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان. تا ئێستا لەو ڕێژەیە 576 کیلۆمەتری لێ پاک کراوەتەوە، تەنها 200 کیلۆمەتر ماوە لە هەموو هەرێمی کوردستان لە زاخۆ تاوەکو گەرمیان. ئەو ناوچانی کە ئێستا ماونەتەوە ناوچەند کە ناوچەی دانیشتوانن، دانیشتوان لەبێ هەن مەترسی هەیە؟ بە تاکید ئەو شوێنانەی کە ئەو 200 کیلۆمەترە ماوەتەوە شوێنی زۆر هەستیارن، هەم نزیکن لە دانیشتوان، هەم نزیکن لە پرۆژەی گەشتیاری، هەم نزیکن لە پرۆژەی ئابووری، هەم بۆ ئەو شوێنانی کە حکوومەتی هەرێم دەیەوێت پرۆژەیەکی ئابووری بنیادنەریان هاوبەش بێت لە دروستکردنی بنیەی تەحتی. بە تاکید ئەو شوێنە ئەو خاکە تا ئێستا ئازاد نەکراوە و لە ژێر دەستی مین و پاشماوەی جەنگیدایە. زۆر باشە. لە هەرێمی کوردستان زیاتر هۆکارەکان چین کە ئەو ناوچانە بە تایبەت ناوچە سنووریەکان مین ڕێژ کراون و جێگەی مەترسین؟ خۆی دوو هۆکار هەیە لە هەرێمی کوردستان بۆ مین ڕێژکردن. هۆکاری یەکەمیان بوونی جوولانەوەی ڕزگاری خوازی کوردستان کە لە ساڵانی 60ەکانەوە دەست پێ دەکا. حکوومەتەیەک لە دوایەکانی داگیرکەری عێراقی هەمیشە دژ بە هێزی پێشمەرگەی کوردستان و جوولانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان ئەو ناوچانەیان مین ڕێژ کردو، ئەوەی ناوچەی هەڵسوڕانی هێزی پێشمەرگە بووە. قۆناغی دووەم شەڕی 8 ساڵی عێراق ئێران کە بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستان بووە شەڕگەی ئەو شەڕە درێژخایەنەی کە لە نێوان عێراق و ئێران ڕوویدا، ئەوەش خاچێکی زۆری هەرێمی کوردستان بە مین و پاشماوەی جەنگی پیس بووە. بەڵێ باشە کاک جەبار، ئەو مادانە یاخودە و میکانیزمە و تەکنیکانی ئێوە کاری پێدەکەن بۆ پاکردنەوەی ناوچەیەک لە مین ئامێری پێشکەوتون و سەردەمیانن کە کاری پێکەن؟ تا ڕادەیەکی باشە. ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین جیاوازیەکی جەزریمان هەیە لەگەڵ ئەوانەی عێراق، چونکە ئەوان زیاتر ئیشرافین و چاودێرین، بەڵام ئێمە هەم ئیشرافین، هەم چاودێرین، هەم تەنفیزین، یعنی جێبەجێکاریشین. تیمی دەستیمان هەیە، تیمی میکانیکمان هەیە کە ئەوەی بەدەست مین هەڵدەگرێتەوە. 35 تیممان هەیە لە هەرێمی کوردستان و تیمی میکانیکمان هەیە و لە هەموو پارێزگاکان بەڕێوەبەرایەتی گشتی مین هەیە کە تیمی میکانیکی هەیە. ئەو ئەجهیزانەی کە بەکاری دێنین تا ڕادەیەکی زۆر باشە و دەستگای گشتی کاروباری مین تەنها بەهۆی ئەو دۆخە داراییەی کە لەلایەن عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دروست کراوە، ئەگەرنا پێشکەوتوترین دەستگا و بەرنامەی مینە لە عێراق و
هەتا وڵاتانی ناوچەکەی دەوروبەریش. کارمەندی پێویستان هەیە چونکە بەڕاستی کارێکی زەحمەتە و کارێکە بوێریەکی زۆری ئەوێ کارمەندی پێویستان هەیە بۆ پاکردنەوەی. سنوورخان ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین لە ڕووی توانای مرۆیی و خبرە و ئەوانە هیچ کێشەیەکمان نییە، تەنها کێشەمان ئەوەیە کە ئەو پاڵپشتە دارایی جاران کە لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە، چکە ئەو 200 کیلۆمەترە بەقەت هەموو 576 کیلۆمەترەکەی تر هەیە بۆ پاکردنەوەی و کولفەشی زیاترە. چی بربەستە ئێستا لە بەردەم ئێوە بۆ پاکردنەوەی ئەو ناوچانە؟ ئەوەی کە بربەست بێ دووسێ هۆکارە، هەندێکیان گوتم مەسەلە داراییەکەیە، ئەوە حاڵەتێکیان هەندێکیان لوغمەکان دەکەوێنە حەقلەکان دەکەونە ناوچە سنووریەکان، هەندێکیان وڵاتی ئێران ڕێگەنادا پاک بکرێتەوە بۆ لەبەر ئەمنیەتی خۆی نایلێ ئەو ناوچانە بە قولایی 5 کیلۆمەتر پاک بکرێتەوە، و هەندێکیان لە لای حدودی تورکیایە، و هەندێکیان ئێمە ئەو ناوچانەی کە باسم کرد هەر ئەسڵەن سێرڤەشمان بۆیان نەکردووە لەبەرەوەی نەمانتوانیوە تیمەکانمان بنێرینە ئەوێ لە ڕووی ئەمنیەوە، و هەندێک ناوچەش کە ئێستا لەلایەن ئێمەوە سێرڤەی بۆ کراوە، زانیومانە ڕووبەرەکەی چەندە، زانیومانە چ جۆرە ئەلغامێکی لێیە، چ جۆرە حەقلێکە نەوعیەتی لوغمەکانیش، بەڵام لە دوجار لەبەر ئەو پشێویەی کە لە نێوان دەوڵەتی تورک و پەکەکە هەیە نەتواندراوە کار لەو شوێنانش. باشە کاک جەبار، بەهۆی ئەم بوونی ئەم مینانەوە گوندنشینان یاخود گەشتیارانەوەندەی کە ئێوە ئاگادار بن لەم چەند ساڵی داهاتوو ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ زیاتر دەبنە قوربانیان کەم بوونەتەوە؟ بەتەکید بەداخەوە ئێمە ساڵانە قوربانی هەیە، هاوڵاتیانی سڤیل دەبنە قوربانی، بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی دەستگای گشتی کاروباری مین هەم لە ڕووی هوشیاریەوە کاریگەرە و هەم لە ڕووی پاکسازیەوە کاریگەرە، جێگای خۆشحاڵیە ساڵانە ڕێژەی قوربانیەکان بەرەو کەمتر بوونەوە دەڕۆن. ئێستا ئەم ساڵ گەیشتوونەتە مانجی 8 خەریکە دەگەینە کۆتایی مانجی 8 ئەم ساڵ 2024 تەنها 6 قوربانیمان هەیە، ئەو پارساڵ تا ئەو کاتانە زیاتر لە 30 قوربانیمان هەبوو. زۆر باشە. دوایین پرسیارم، تا ساڵی 2028 بڕیارە کە تەواوی عێراق و هەرێمی کوردستان لە مین پاک بکرێتەوە، ئێوە ئەم دە ساڵتان پێویستەیە کەمتر لەو کاتە دەتوانن ئەو کارە بکەن؟ دەبوایە ئەگەر بەرنامەکان لە هەرێمی کوردستان پرۆسەکە زۆر خێراتر دەبوو ئەگەر تووشی ئەو حاڵەتە داراییە نەبوایە. پێم وایە پێشی 2028 کۆتایی دەهات، کوردستانێکمان دەست دەکەوت کە ساڵانێک کە خەونی پێوە دەبین کوردستانێک خاڵی لە مین و پاشماوەی جەنگی، بەڵام بەهۆی ئەو فشارە ئابووری و بودجە و بڕینی قوتی هەرێمی کوردستان لایەن حکوومەتی عێراقیەوە ئەوە وای کرد کە نەتواندرێ ئەو ئیلتیزامە نێو دەوڵەتیە جێبەجێ بکرێ. عێراقیش خاوەن بودجەیەکی هایی لە ئەوە دەگەڕێتەوە سەرخۆیان، بەڵام ئێمە ئەگەر بەهات با و ئەو هاوکاریە دارایی و وەبەرهێنان لە بەرنامەی مین بەردەوام بووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بە تاکید پێشی 2028 کوردستانێکی خاڵی لە مین و پاشماوەی جەنگیمان ڕادەگەیان. بۆ هیواین کە ئەوە ببینین. دەستان خۆش بە بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین. زۆر سپاس بۆ ئێوە.